والله بشر قانع بود زۆر باش يعني لەگەشت شتی گەرە قەناعەت باریت پارەت بۆ چەنە پارەی خۆت سەرف بکەیت کەلپەلت بۆ چەنە کەلپەل خۆت بکەیتەوەرە تەمشا دەست عاڵەم نەکەیت تەمەشا دەستێکی تر نەکەیت چەوت لە فەقیر بوت قەناعەت وە خود و مناڵت باریت پیاوت کاری کەمە قەناعەت وە پی باریت مناڵت شهادە نەیرێت مەتەلەن دراسە تەواو نیەکات گەرە قەناعەتت بوت چه خوددارە تێرت هەر ئەوەست ئێستا بەشێک لە خەرجیەکانمان بۆ ئەوەیە کە منافەسەی دراوسێکەمانی پێ بکەین منافەسەی خزمەکەمانی پێ بکەین بۆ خۆ عەرزکردن بێ بەشێک لە مەسروفەکان پێتوانێت ئێساوای لاتووە ئاوەڵا زۆر لە خەڵق ئیسەواوە پیاتە چەو بڕت لە یەکی تر شت ئەوە زەوی دیرت منەران نەیرم ئەوە ماڵ دیرت منەران نەیرم ئەیە حەسی توش نەپی ئێستا پیاوەکان زیاتر گلیان لە ئافرەتەکانی ڵێ ئافرەتەکان مەسروف زۆرەکەن وایە نا والله نەگەشت ئافرەتی نەگەشت ژنی مەسروفی فرەیە هەیە ژن ماڵ دروستەکە هەیە ژن تەکبیر ماڵەکە ینی چۆن ینی ئیدارەی ماڵەکە نەگەشت ژنی